ئایا ئەمریکا گەمارەوەیەکی سەختتر لە نەوەدەکان بەسەر عێراق دەسەپێنێت؟ بۆچی ئەمریکا ئەمجارە بێبەزەییە بەرامبەر عێراق؟ بەپێی راپۆرتێکی بەغدادلیۆ ئەمریکا بەنیازە گەمارەوەیەکی قورس بەسەر عێراقدا بسەپێنێت کە لە گەمارۆی نەوەدەکانی سەدەی ڕابردوو سەختتر دەبێت. ئەم هەنگاوە دوای ئەوە دێت کە حکوومەتی عێراق لە بڕیاری ڕزبەندیکردنی هەریەک لە حیزبوڵڵای لوبنانی و حوسیەکان لە نێو لیستی تیرۆر پاشگەز بۆتەوە. ئەم بڕیارە وەک سەرپێچیەک لە داواکاریەکانی واشنتۆن لەلایەن ئەمریکاوە وەسف کراوە. بەپێی هەمان سەرچاوە واشنتۆن بە شێوەیەکی فەرمی کاربەدەستانی بەغدای لە گامارە و سزا چاوەڕوان کراوەکانی ئاگادار کردوتەوە. سزاکان 7 کەسایەتی سیاسی و 3 هێزی سیاسی دەگرێتەوە کە تۆمەتی تێوەگلانیان لە سپیکردنەوەی پارە و چالاکیە داراییە نایاساییەکان لێ دەندرێت. ئەما جگە لە سزادانی ئەو گروپانەیە کە بۆ چەند جارێک هێرشی چەکداریان کردوتە سەرکەرتی وزەلە هەرێمی کوردستان و سەلامەتی ئەو هەرێمەیان خستۆتە مەترسی. ئەم دۆخە پرسیارە گەورەکان لەسەر داهاتووی پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا و کاریگەری ئەم سزایانە لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دەخاتە ڕوو. جێی باسە کە گەمارۆی نەوەدەکان کارتێکی کارەسات بار لەسەر ئابروو و کۆمەڵگەی عێراقی هەبوو، بەڵام ئەم جارەیان واشنتۆن دەڵێت سزاکان ئامانزدارتر و تایبەتمەندیتر دەبن.